هەوکردنی چاوە هەوکردنی چاو لە مناڵانە زۆرە و لە گەورە شاڕوو ئەدات بۆ ئەوەی زیاتر بزانین هۆکارەکانی چییە و چی بکەین کاتێک تووشی ئەم حاڵەتا بین. بەڕێز دکتۆرە ساکار مەحویمان لەگەڵ پسپۆری نەخۆشیەکان و نەشتەرگەری چاو. بەخێر بێت دکتۆرە، بەیانیت باش. بەیانی ئەوەش باش. بەخێر بێت دکتۆرە. کاتێ باسی هەوکردنی چاوەکەین، ئەگەر لە سەرەتا بۆ دەست پێ بکەین، ئایا هەوکردنی چاو چییە و بۆچی ڕوئایات؟ بەڵێ، وەکو ئەزانین هەوکردن بەهۆی چەند زیندەوەرێکی بچووکەوەیە کە مایکرۆئۆرگانیزمێکە لە دەرەوەی لەشی مرۆڤایە، یەتە ناو لەشی مرۆڤەوە بۆ ئەوەی وەکو خۆراکێک لەسەر ئەو مرۆڤە بژی. ئەو هەدەفی ئەو زیندەوەرە ئەوەیە بێتە ناو لەشی مرۆڤەوە وەکو خۆراکێک بژی. بەس لە ئەنجامی ئەوە بۆ ئێمە چی دروست ئەبێ؟ التیهابات دروست ئەبێ، یعنی چەند پرۆسەسێک دروست ئەبێ کە بۆ ئێمە نامۆیە و سێرەکی لە جسمی ئەمە شتی غەریب دروست ئەبێ بەهۆی ئەو التیهابکردنەوە. اینجا ئەو زیندەوەرانە چەند جۆرێکمان هەیە، هەمانە بەکتریا، هەمانە ڤایرۆس، هەمانە کەڕووە و هەمە هەشمانە پاراسایتە، یعنی وەکو بڵێ مشەخۆر کە یێتە ناو لەشی مرۆڤەوە وەکو کرمەکان کە ئەبێتە هۆی التیهابی چاو. هەر یەکە و بەجاجا باسییانەکەین. چۆن و نیشانیان کامەیە کە تووشی چاوە بێت؟ زیاتر بەکتریا و ڤایرۆسەکەیە و زیاتر لە وەرزی پاییزە کە دەست پێ ئەکا خەڵک ئەچنە ژوورە و مەکتەب دەست پێ ئەکا و قەرەباڵغی و مناڵ و حەزان و ڕەوزە و ئەم شتان دەست پێکە. ڤایرۆسەکە زۆر بەربڵاو ئەبێ، بە تایبەتی خۆی چەند جۆرێک هەیە، خۆی چەند ئەنواعی ڤایرۆس هەیە، بەڵام ئەوانەی کە باون بۆ چاو ئەدینۆڤایرەسە لەگەڵ هێرپس سیمپلکس و هێرپس زۆستەر، ئەم سیانە زۆر بڵاون. ئەوانی ئەدینۆڤایرۆسەکان ئەگەر بینە سەر ڤایرۆسەکە باسیکەین چیە و نیشانەکانی چی. ئەدینۆڤایرۆسەکە یەتە ناو چاوەکە و تووشی سووربوونی چاوەکە. طبعا سووربوونی چاو بەعام زۆرمان هەیە، هەر شەر نییە ئیلتیهاب بێت، لەبەرەوە هەموو سووربوونێک ئیلتیهاب نییە، بەڵام هەموو سووربوونێک پێویستەکە سەردانی دکتۆری چاوی بۆ بکەین، لەبەرەوەی چەند مەشاکلێکی کەشی لەگەڵە. ئەگەر باسی ڤایرۆسەکە بکەین، ڤایرۆسەکە یەتە ناو چاوەکە، تووشی سووربوونی ئەکا یەکەم، تووشی ناڕەحەتی ئەکا ببوورە، ئازارێکی زۆریشی لەگەڵا بێ. ئەم ڤایرۆسە یعنی نەخۆشەکە زۆر بێزارە بێ، بە تایبەتی هەفتەی یەکەم. واتە سەرەکیترین نیشانەکەی سووربوونەوەی و پاشان ئازار و ناڕەحەتی چاوەکە. سووربوونە، ئازارە، ناڕەحەتی چاوە. ئەمە و لەگەڵیشە ئاوکردنی چاو، ئاوکردنێکی زۆری چاوەکەیە، یعنی یەت بۆ لاو ئەڵێ ئازارم هەیە و ئاوکردنمەیە کە سەیرەکەین ڤایرۆسە. ئەویش چەند نیشانێک لە ناو چاوەکە دروست ئەبێ، مەسەلەن ئەگەر پێڵی چاوەکە بە تایبەتی لە خوارەوە هەڵێنەوە سێرەکەین فۆلیکلی بۆ دروستە بێ، یعنی گرێ گەورە بووە، یەکسەر بۆمان دەرەکەیەکەوە ئەدینۆڤایرەسە. ئەنج ئەوی شایانی باسە ئەم ڤایرۆسە سووری ژیانی خۆی هەیە، یعنی ئەبێ بەلایانی کەمەوە 3 هەفتە لە چاوەکە بێت و ئینجا چاک بێتەوە. لەبەرەوە پێویست ناکات یەکسەرمە بچین ئەنواع ئۆشکال قەترەی تێکەین و وەڵا بزانین چۆنە و چۆن نییە. دکتۆر، هەر بۆ ماوەی ئەو 3 هەفتەیە هەمان نیشانەکانی بە هەمان توندی سەرەتا ئەبێ یاخود گۆڕانکاری بەسەر هەیە؟ نەخێر، هەفتەی یەکەم زۆر بەقوتە بێت، دوایەوە بەرەبەرە کەمە بێتەوە، لە هەفتەی سێمە هەر شتێکی زۆر ئاسایە بێ، بەڵام ئێمە کە سەیرەکەین هێشتا ڤایرۆسەکە لە چاوەکە ماوە. ئەبێ چی بکەین بۆ چارەسەرەکەی؟ ئەوەی شایانی باسە ئەوەی کە ڤایرۆس ئەبێ ئێمە یەکسەر پێڵین، ئەبێ خۆت جیاکەیتەوە، وەکو چۆن مەسەن لە کۆرۆنا ڤایرۆس ئەڵێ بێ خۆت جیاکەیتەوە. ئەمیش چووکە ڤایرۆسە کۆنتاجستی، ینی بڵاوبوونەوەی زۆر زووە، زۆر بە خێرایی بڵاو بێتەوە لە ئەندامانی خێزانە، یعنی کە زۆر جارەیەکێک دایک و باوکیە مناڵەکەی هەیەی سەرەکەی خۆشی هەیبووە، یان یەکێکی تر لە خێزانەکە هەیبووە، ینی زۆر بە زووی بڵاو بێتەوە. لەبەرەوە بێ خۆجیاکەیتەوە. خۆجیاکردنەوە چییە؟ مەسەلەن ئەو شتانی کە تۆ مەسەر پشتی و بەتانی کە پێی ئەخەوی جێگەی خەوتنەکە و ئەو شتانی کە بەکاری ئەهێنی و بۆ خواردن، مەسەلەن پەرداخە، قاپەکە و چکە، ئەم شتانە هەمووی ئەبێ جیاکەیتەوە. و لەو کاتەیە ئەگەر مناڵ بێ ماچکردنی مناڵەکە نەکەین، باوەشی نەکەین بۆ ئەوەی تاکو ئەو ڤایرۆسی چاک ئەبێت. بەڵێ بێگومان دەستشتنیژێکە لە ڕێگارە باشەکان، چونکە کاتێ ئەگەر ئەو کەسە دەستی بەرچاوی بکە یاخود ئەگەر مناڵ بێ ڕەنگە دەستی بەر شتەکانی تر بکەوێت نەزانێت. ما تاقیمکردن و دەشتن ئەوە هەر زۆر ضرورە، یعنی یەکێکە لەوەی کە پێشەوەی کە بەسەر ئەگەر قەترێکیشی بینە بکاتە چاڵم پێشەوە دەستی ئەشۆی شکێکیتەوە اینجا قەترەکە ئەەکەیتە چاڵ، دوای ئەوەش هەر بیشۆرەوە، چونکە بەهۆی دەستەوە ئەین لە دەموچاومانەوە لەوانەیە بۆمان نەقڵ ببێت. بەڵێ
دکتۆرە چارەسەرەکەی بۆ ماوەی چەند ئەخایەنێ و تا چەند گرنگە کە وەکو باس دەکرد لە شوێنێکی ترەوانەیە خۆت ببێ پرسی پزیشک و ببێ ڕێنمایی پزیشک قەترە وەرنەگیرێ و بکرێتە چاوە. بەڵێ زۆر پرسیارێکی جوانە ئەوی شایانی باس ئەوی چاوی سوورە بێتەوە یەکسەر نایەتە لای دکتۆر ئەچێت لە هەر شوێنێکی کە بێ بە هەر شێوەیەک بێ ئەچێت قەترەیەک وەرئەگرێت کە ئەو قەترانە ئێمە زۆربەی سیرەکەین زۆر خراپە مادەی ستیرۆیدی تایە و تێکەڵەیەکە بۆ چاو یعنی نابێت مەسەن ستیرۆید تۆ هەر نابێت لە ڤایرۆسا بەکاربێنی سیرەکەی ئەمە هەردوو نوعەکە یاوتەیەکە بۆ سووربوون چاوێکە بۆ ئیلتیهاب نابێت بەس بە پێی ڕێنمایی پزیشک ئەبێت قەترەی بۆ بنووسێت لای ئێمە چی بۆ ئەنووسێ ئێمە شتی زۆر بەقۆتی بۆ نانچی ئەنتیبیاتیکێکی خەفیفی بۆ نووسین لەگەڵ قەترێکی تەڕکردنی چاوە چونکە ئازاری زۆر ئەبێت و ناتوانێت چاوەکە بە جوانی داخاتوو بکات و لەگەڵ ئەنتیهستامینەکان ئەوانەی تۆزە بڵین وەکو زەدی حەساسێت و تۆزە ئەو سووربوونەوەی کۆمەکامیش بۆ ماوەی هەفتەی یەکەم بۆ ئەوەی لە دوای ڤایرۆسەکەی التیهابی بەکتریای توش نەبێ دوای ئەوە هەفتەی سێما بێ سەردانمان بکاتەوە ینی تۆ هەفتەی یەکەم هاتیتە لای دکتۆر عیلاجی بۆ نووسی هەفتەی دووهەم و تێپەڕەیە کە بوو بە هەفتەی سێم ئەبێ بێتەوە بۆ لامان چونکە جاری وا هەیە لەسەر گلێنەی چاوکۆرنیا لە ناوە هەنێشتی بچووک بچووک پەڵە دروست ئەبێت ئێمە لەو کاتە ئەبێ ستیرۆیدێکی خەفیفی بینێ وەکو ئفێمەڵ ئەم شتانە بۆ ئەوەی ئەو پەڵە بچووکانە نەبێ بە پەڵەی دائیمی و ببێتە هۆی لێڵبوونی چاوەکە یعنی ئەوەی کە ڤایرۆسی هەیە زۆر زۆر گرنگە بێتە لای پزیشکی چاو بە ڕێنمایی ئێمە پێی ئەڵێن چی بکات و چی نەکا بۆی تووشی مەشاکلی دواتر نەبێت چونکە ئەو پەڵانە ئەگەر بمێنێتەوە لەسەر چاو ئەبێتە لێڵبوونێکی دائیمی لەسەر چاوەکە. بەڵێ دکتۆرە ئەو پەڵانە لە کاتێکا کە دروستە بن ئایا مەرجە کەسەکە نیشانەی هەبێ ڕەنگە و کەسەکە لە ڤایرۆسەکە چاگە بێتەوە هەست بکات کە هیچ نیشانەیەکی نەماوە بەڵام تۆ هەندێک جار پەڵە دروست دەبێ ئەو پەڵەیە نیشانەی هەیە یا خۆ تەنها لە بەپشتێمە ئێمە بەڵێ ئێمە بە جیازی سلیت لامپەکە سەیری ئەەکەین سێرەکەین پاڵەکان لە ناوەی لە بەشی ناوەی کۆرنیاگلێ نایە لەو کاتە لاوانێ هەستی پێ نەکا بەڵام لاوانێ بۆ مستەقبل مەسەن لێڵەیەکی کەمی بۆ دروست بکە. بەڵێ دکتۆرە ئەگەر ئێستا باسی هەوکردنی بەکتریا بکەین هەوکردنی بەکتریاکە دیارترین نیشانەی چییە و لە بە هەمان شێوەی ڤایرۆسەکە لە کەسانی چواردەرەوە تووشە بین؟ بەڵێ بەکتریاش ئەمەیان زۆربەی زۆری لە مناڵانە توش ئەبن و لە گەورە شایانی ئەوش بە هەمان شێوە بڵاوبوونەوەی خێرایە ئەبێ هەمان ئەو ڕێکارانە بگرینە بەر خۆمان جیاکەینەوە و دەستمان بشوین و دوورکەوینەوە لە کەسانی دەوروبەر و ماچکردن نەبێت و بەڵام نیشانەکانی بەکتریا فەرقی هەیە لە نیشانەکانی ڤایرۆس ئەوەی نیشانی بەکتریای هەیە سێرەکەی مناڵەکە ئەگەر مناڵ بێ بۆمان نەهێنێ ئەڵێ بەیانی هەستاوە لە خەو چاوی هەموو لکاو بەیەکە چاوی بۆ ناکرێتەوە بە زۆر شتومە و بە تۆزە ئایش لە تێ ئینجا کردوێتەوە ئەمە نیشانەی چییە نیشانەی بەکتریا لەبەرەوەی ڕیپۆقێکی زۆر زۆر ئاکا بە تایبەتی ڕیپۆقەکە سەوزباوێکی زەردباوە لە هەردوو چاوەکە جاروای لە یەک چاوایە و نەقلەبێ بۆ چاوەکەی کەشویان نەقلەبێ بۆ دەوروبەریش چاوەکە ئەلکێ بێ کار بۆی ناکرێتەوە ئازاری ئەبێت ئەوش بە هەمان شێوە ئازاری ئەبێت و ناڕەحەت ئەبێت بەس ئێمە کە ڕیپۆقەکە ئەبینین ئەزانین ئەو بەکتریایە بەڵێ ئەبێت چارەسەری بکەین چارەسەرەکەشی بە هەمان شێوە ئەو قەترەیەەکە بەڵام یعنی من داواکارم لە هاوڵاتی خۆشەویست کە یەی چارەسەری مەسەلەن هەر شتێکەکەی بە تایبەتی ئەوانی کە ئەنتیبایۆتیکێکە دژە تەنی ئەوێت مثلا التیابەکە چۆنە لەوانەیە تۆ کە ئێمە عیلاجەکەی بۆ نووسین لە خلالی 3 ڕۆژە چاک ببێت لە خلای 3 ڕۆژە هیچ نیشانەیەکی نەمێنە بەڵام ئێمە تکا ئەکەین تا هەفتەیەک بەکاری بێنێ بۆی تووشی ڕێزستانس نەبێت تووشی مقاومە نەبێت ئەو بەکتریا لە چاومانە بەڵام ئەمە زۆربەی زۆری بیناڵە بە 2 ڕۆژ و چاک بووم و تاوقەتەکەی لە دەرمانەکەی نابێت ئەبێ قەترەی عینێ 2 سەعات جارێ بیکاتە چاوەکەی لە بانی و تاشە و خاستن 2 ڕۆژ یەکەم دوایەوەیکی بە 4 سەعات جارێ و شەویش کە خەوت مەڵحەمی تێئەکەین بەڵام ئەوەی شایانی باسە لێرە چییە؟ قەترە مەڵحەمەکە ئەبێ لە دوورەوە بیگرین یعنی سەری قەترەکە سەری مەڵحەمەکە بەر چاومان نەکەوێت بۆچی لەبەرەوەی ئەو ئیلتیهابە کە بەر سەری قەترەکە ئەکەوێت ئەچێتە ناو قەترەکەەوە کە تۆ بۆ بەیانی هەم دیست قەترەکەی تێکێتەوە تۆ زیاتر ئیلتیهابەکەیتە ناوچاو زیاتر بەکتریاکەیتە ناوچاو لەبەرەوە ئەوەی زەڕورە ئەوە بزانین کە بەڵێ واتە لە دوورەوە بێ قەترەکە بەرچاوەکە نەکەوێت بەڵام مەڵحەمەکەش بە هەمان شێوە لە دوورەوە بێ بەرچاو نەکەوێت مەڵحەمەکەشەوە ئەیکەی لە چاوی تا بەیانی هەستا قەترەکەی تێئەکەین
بەڵێ دکتۆرە هەندێک جار کەسەکان ئەڵەن چوون بەلای دکتۆرە زۆر باش بۆ قەترەکە 1 ڕۆژ 2 ڕۆژ بەکارمێ ناو چاگۆ بێگومان زۆر گرنگە کە کورسی ئەو دژە بەکتریایە بە تەواوەتی تاوا بکرێ بۆ یەک و تۆ باسە کرد کە بەکتریاکە گۆڕانکاری بەسەر خۆیان هێنێ و جارێکی تر بەو دەرمانە چاک نەبیتەوە بێگومان وایە ڕاستە. دکتۆرە هەوکردنی بەکتریا وەکو باس دەکرد ڕیپۆقێکی زۆری بۆ دروستە بێ ئایا ئەم ڕیپۆقە چۆن پاک بکرێتەوە و چۆن گرنگی پێ بدرێ بە تایبەت ئەگەر نەخۆشەکە مناڵێک بێ و نەتوانێت خۆی گرنگی پێ بدات بالضبط چی ئەەکەین بەیانیان مەسەن بە تایبەتی شەو وایە کە شەو ئەخێ و بەیانی هەڵەسێ چاوی لەکاوە بەیەکە ئەبێ بیبێنە سەر مەخسەلە دەستمان پاک بشوێین مەلۆکەیەگیان شاشێکی پاک ئەگەر هەمان بێت و ئاوێکی شلەتێن نەگەرم بێنە سارد بێ ئاوێکی شلەتێن تۆزە ئەیکەین بە چاوەکەیە تۆزە بخوسێت اینجا دوایە بە هێواشی بەو لۆکەیە یان بەو شاشە بەرەبەرە ڕیپۆقەکەی بۆ پاک ئەەکەینەوە طبعا گەر مناڵ بێت تۆزێ ینی ناڕەحەت ئەبێت بەڵام ئەبێ خۆمان فێرکەین بڵێ نەها چاوت ئەکرێتەوە چاوت ئەبینێ چاوت جوانترە بێ بۆ شێوەیە ڕازی بکەین. دکتۆرە باستێکی تر لە هۆکارەکانە کرد کە ئەویش پەرەسایتەکان واتە مشەخۆرەکانن کە تووشی چاوە بن ئایا ئەمانە لە چ جۆرە کەسێکا ڕۆیان بێگمانە زین دەگمەنە و ئایا دیارترین نیشانەی چییە کە کەسەکە هەستی پێ بکات؟ بەڵێ ئەو پاراسایتانە زیاتر لەو کەسانە کە مەسەن شوانن یان مەڕووماڵاتیان هەیە مەڕووماڵات بەخێوەکەن یان معاملەیان لەگەڵ ئاژەڵەکانە هەیە چونکە ئەو پاراسایتانە لەوانەوە نەقڵە بێ بۆمان یعنی لە کەسێکی ئاسایی و یان لە شوێنێکی احتیاجیەوە نابێ لەسەر ئەوانە ژین کاتێک ئێمە معاملە لەگەڵاوانەکەین و دەستمان یاوە لەوان و دەستمان یاوە لە چاومان یەتە ناو چاوی ئێمە بەڕشازێکی ڕاستە خۆ گوێزرێتەوە بۆ چاو بەهۆی بەرکەوتنەوە بەهۆی بەرکەوتنەوەیە بەڵێ ئەمیش نەقڵە بێت بۆ دەوروبەر ینی ئەگەر تۆ کەسێک بیت و ینی بۆ ئەندامانی هەموو خێزانەکە نەقڵە بێت ئەمیش نیشانەکانی چییە نەخۆشەکەیت بۆ لاو جا ئەم کرمە زۆر زۆر وردە ترسناکیش بێ بۆ نەخۆشەکە لەوان ئەگەر کەپی ئەڵێن کرمی چاوە هەیە زۆر کەس هەیەڵە چۆن کرمی چاو هەیە ینی بە شتێکی زۆر غەریبی نەڵە بەس ئێمە کە کرمەکە دەرئەکەین پیشانی ئەین لەسەر شاشێک ئەتوانین کرمەکە دەرکەین نەخۆشەکەی یاڵە هەستەکەم شتێک هەر لەم چاوم لەم سەرۆیە بۆ ئەو سەر لەو سەرۆیە بۆ ئەم سەر نازانم چییە ئەم شتێک ئەجوڵێت و ئەزانەیە مەسەرنانەیە فۆرم بەدی بینی تەنێک بێ لە ناو چاوەکە بەڵێ بجوڵێت. دکتۆرە ببوورە بە هەستکردن هەستی پێکە خود لەسەر لە شوێنی بینیەکە هەست بە جوڵەکەیەکە نەخێ لەژێر پیاڵوی چاوە هەست بە جوڵەکەیەکە ئەچێتە ناو چاوەکەشەوە گلێ چاوە بەس ئەوانە زۆر زۆر ینی دەگمەنن زیاتر لە پێڵووی چاوەکە و لەژێر کۆنجەکتایڤ بڵێن ئەم پێستە ئەم سپێنەی چاو هەیە یەک تەبقەی تەنکی هەیە زیاتر لەوێ و لەگەڵ لە ژێر پیاڵوی چاوەکە بەڵێ هەستی پێ ئەکات خۆی زۆر ئەجوڵێت. اینجا ئەوەی شایانی باسە ئەو کرمانە بە یەک دانە نییە بە عەدەدێکی زۆریات و چارەسەرەکەشی چێتە لای ئێمە لەسەر جیهازی سلیتلامپەکە یەکێک بووی دەرەکەین بەڵێ چەند دانە بێ ئەبێ هەمووی بۆ دەرکەین چاوەکە پاکەینەوە لەو کرمە اینجا دوایەوەش ئەنتیبایۆتیک و متابعەی چاوەکە ئەەکەین چارەسەری هەیە کە جاریکە کەسەکە توش نەبێتەوە بەڵێ ئەبێت خۆپارێزیش بکات بە پێ ڕێمناکان ڕێمایی بۆدانێ خۆپارێزی بکەوە ئابێت دەستی پاک بێت و لەگەڵ ئاژەڵاکە معاملەکە یعنی محاولە بکات دەستنیان لە دەمچاو و ماسکدانێ باشترە. بەڵێ دکتۆرە کۆتا پرسیار ئەگەر بە کورتی پێمان بڵێ لەم وەرزایە بە تایبەتی مناڵان کە تووشی هەڵامەت یاخۆت کۆندامی هەناسەیان هەوکردنی ئەبێ هەڵامەت بێ سەرمابوون بێ لەگەڵیشە تووشی ڕیپۆقی چاو و سوربوونەوەی چاوە بن ئایا ئەمە هەمان ڤایرۆسە هەمان کێشی بۆ دروست دەکات یا خود ڕەنگە دووشتی جابێ لە هەمان کاتا ڕووبات بەڵێ هەمان ڤایرۆسە ئەیەتە بۆری هەناسە و ئەشتێتە چاوەکە و لەگەڵی شاچی ئەکا زۆربەی زۆریان مناڵ کە بۆری فرمێسکی بچووکە بۆری فرمێسکی لەگەڵا تەسکە بێتەوە لەبەرەوەی منتیقەیە لە ناوە ساینەسەکانیان لوتی تووشی کۆنجەشنە بێت تووشی ئاوسان ئەبێت ئەو بۆرێت تەسکە بێتەوە لەبەرەوە فرمێسکی چاوەکە بە تەواوەتی هاتو چۆ ناکات و ئیلتیابەکەش لە چاوەکە دروستە بێ یەک شتێکی پچکۆلەش کە بیرمانچوو باسیکەین لە مناڵی تازە لە دایک بووە
مناڵ زۆر ئەبینین کە ڕیپۆق ئەبین بەڵێ. ئەکات و ئەوانە من چەند دایک و باوکم بینی و هاتوون ئەڵێ مەسەن ئەڵێ چەند مانگەوەیە نەمێراوە هیچی بۆ تێکم چۆن قەترە و مەڵحەم بۆ مناڵ ئەبێ ناوێرێ عیلاجی بۆ تێکە پێکمان کەمە زۆر هەڵە بەڵێ ئەمە ئەبێت چارەسەری بکە ئەوان زیاتر بەهۆی گیرانی بۆری فرمێسکە و وایلەیە ئەبێت هەموو جارێکە وای لێ هاوت ڕیپۆقی کرد بێت ئێمە چارەسەری بۆ ئەنووسین جا فێری شێلانێکی ئەکەین بۆ ئەوەی ئەو بۆریە بەرەبەرە تا 6 مانگی بکرێتەوە بەڵێ زۆر سپاس دکتۆرە بۆ ڕێنمایەکانت بە هیوای تەندروستێکی باشم بۆ هەمووتان و هیوادارم زانیارەکانمان بەسوود بوو بێ ئەچمەوە لای هاوکارانم